Chapter Hout Electrodynamic. Chapter Hout أتوتا لوتكي بابتكا دوای أو application وهنشتكى دست فيها بلام ليرة دم chapterات من برووكا يعني تيوريك مناوي الكترومغناطيك بتواوي دابرجين ويعني چوارچێوەکەی بەتاوی دیاری بکەین بەپێی ئەو معلوماتەی کە لە چاپتەرەکانی پێشوو خوێندومانە. یەکێک لە یاسا هەرە ناسراوەکان کە لە کۆنەوەی ناسناوی ئۆهمس لۆوە. تەبەن ئۆهم لۆ ئێوازانن کە یەکسانە V یەکسانە بە R کەڕەتی I کە V پۆتەنشیەڵە R بەرگریە I تەزووە. بەڵام لە مایکرۆسکۆپیک فۆرمە کەچتە ناو ناخی مادەوە ئەکرێ بەم شێوازە بنووسرێت جێ یەکسانە بە سیگما ئی. ئەم سیگمایە گەدار بن ئەمە سرفەس density of charge نییە، ئەمە لێرە کۆندەکتیڤیتیە کە لەگەڵ ڕێزیستیڤیتی ئەم پەیوەندی هەیە عەکسی ڕێزیستیڤیتیە. تەوە لەگەڵ ڕێزیستیڤیتی ئاشنان کە تۆ تەلێکت هەبێ بە درێژی L و کڕۆس سەکشنی A R یەکسانە بە ڕۆ LA کە ڕۆ لە ڕێزیستیڤیتی و بەندە لەسەر جۆری مادەکەت کە ئەگەر بە سیگما بینوسینە بێ بەمە. بە هەر حاڵ ئیش خۆی چییە؟ ئیە زانین ئێمە یەکسانە بە F لەسەر Q. ئەمە ئەکرێ بە Fێکی پچکۆڵێش پیشان بدرێ ئی بریتە لە فۆرس ئان یونیت ئۆف چارج. خۆتان نەزانێت ئەلکتریک فیلد تعریفەکەی ئەوەیە، ئەوی هێزەیەکە کارە کاتە سەر یونیت چارج. و ئێمە توانینەوە بەم شێوازە بنووسین جێ یەکسانە بە سیگما F، یعنی بەشەکە لە بینی J کە بریتە لە کارنت دێنسیتی و F کە بریتە لە فۆرس پێر یونیت ئۆف چارج. ئەو پەیوەندی هەیە. F یەکسانە بە F لەسەر Q و ئەم Fش چییە؟ ئەم F وازانن کە بە شێوازی لۆرنتس F یەکسانە بە QE plus V cross P کە Q لەگەڵ QR و F بەم شێوازە نووسەکات E plus V cross P کە B بریتە لە خێرایی بارگەکەت و بیش کە مەگنەتیک فیلدێکی دەرەکیە کە لەو منتەقە هەیە. ئەگە تەوان مەگنەتیک فیلدەکەی تۆ سفر بێ یان بیەکەت زۆر بچووک بێ ئەو کاتە جێ یەکسانە بە سیگما ئی. یان ئی یەکسانە بە جێ لەسەر سیگما و ئاگادار بە ئەگە بۆ کۆندەکتەر ئی یەکسانە بە جێ کەڕەتی سیگما بۆ کۆندەکتەر یعنی بڵێن ئایدیال کۆندەکتەر پێرفێکت کۆندەکتەر سیگما ئینفینیتیە، یعنی کۆندەکتیڤیتیەکەی ئەو پەڕی ئەو پەڕە کە کاتە ئینفینیتی کەوا بوو ئی کاتە جێ لەسەر سیگما و سیگما کە بڕوا بەرەو ئینفینیتی ئی ئەروا بەرەو سفر. ئەمە هەر ئەو وینەیە کە پێشەی باسمان کرد کە ئەلکتریک فیلد لە ناو کۆندەکتەرە سفرە. ئەو گەیەنەرا سفر. ئێستا میسالێک هەلەکەین لەم هەنە میسال لەو بابەتی ئای و جێ و ئەمانە. ئێمە ئەمە لێرە شتێکمانەیە درێژیەکەی ئێڵا گەیەنەرێکە درێژیەکەی ئێڵا کڕۆس سەکشنەکەی ئەیە ئەلکتریک فیلدێکی تێدایە. ئەمانەیە بزانێتین ئای چەندێکە. لێرەدا ئێمە زانین ئای یەکسانە بە جێی کەڕەتی ئەی. بەس ئێمە بەو هینەوە هینەکەین کە ئیمان نییە، یعنی بڵێن هینەکەیمان فەرزکەی یەکەیمان ئەلکتریک لێرە هەیە بزانین ئایەکە چەندێکە. بەرحاڵ ئای یەکسانە بە V یەکسانە بە -E.dl ئەمە زانین کە تەبعاً یەکە تو لێرە کۆنستانتە دێتە دەرەوە لە ئەنتیگراڵەکە. ئەنتیگراڵەکەیشت لەم سەرەوە بۆ ئەم سەر درێژەکەی ئێڵاکەوە بۆ ئینتیگراڵەکاتە L کەوا بۆ V کاتە EL. باشە ئەم جیاوازی پۆتەنشیەڵم دەرشمان نامناوە دێلتا. لەلایەکی ترەوە ئای یەکسانە بە جێی کەڕەتی A وانە چکە جێ خۆی بەپێی تعریف یەکسانە بە کارەنت دابەشی سەرفەیس وانە کەوا بوو
للجديد جي سيكما اي داني باشا اي خو يكسانه بفي لسر ال داينين و آيا كاتا سيكما اي لسر ال كاراتي وي يعني قلتو كورسكشن كت هابي بو جينريك كوندكتريك كورسكشن كي ودرجة كي تبي بوتنشال دو سرقش دبي آيا كم شيء وزا اتوزرتو ببي وتويست كان بنابري بو برگری او جورشتان هر بو ولتیش کری بیدوسیتو اصلا نمونه که کلیرا امایا يعني دو دانا سايلندرا لناو يكن زنبول يحاول دو دانا سايلندرا لناو يكن كان رديسكي اي كان رديسكي بيا بزانشين كاتا تشان كاغل الكتريك فيلد كاغل لاندايك تشارج يعني ولن تشارجك لسر امينا وهبه لسر اما بكر لاندا تشارج بير يونت اوف لينث سكيتي كاتا تشيكو يكا اتوري بقانون غوس باساني فيديو زينه ويكسانا برلاندا 2 باي ابسيلون 0 اس لا ارستي اس اوكي كاتا تشي كاتا جي كاراتي دي اي بس جي خو يكسان مو بتشي يكسان مو با سيكما اي لجاتي وداينين دي ايكيتو تشنك ايكيتو ايو دي اي كوشي نيوان ين صفر ايكا برو درويا دي ايكيش امرو برا اميش اراستكي برو درويا يعني هردي كان ليك اراستان كوبو كوشي نيوان ين صفر ايكات يعني ايكا امايا كاليرا همانا باشا و اكاتا دي آيكيتو أكاتا تشان آيكيتو أكاتا 2 باي اس يعني كاتو درجة كيتو اللي خالك يرى حسيبكي كاتا 2 باي اس ال وانيا مش خو اس اللي راها لكن ام يعني ايكات كدو باي يكاد تدروا ام كاتا لاندا لسا 2 باي ابسلون 0 اس بلام دي آيكيتو انتيرال كاتا شن كاتا 2 باي اس ال اس لكن اس ساروا كون تجيتو كاتا سيجما ابسلون 0 لاندا ال كابو اي اكاتا عملي راحية بس اي لاندا كتشي يعني يقول لاندا كشي بينا يعني بزاني هم سووا اللي بدا سووا لاندا شو رزقار كي نسووا لاندا وكابو رزقار كي اما حسب كاين في اكسانا بماينس بي لسر اي يعني لا اي او بو بي باشا اي دوت دي ال كما انتقرالش كا يا كدابني انتقرال كله بي ويبو اي يعني جاوزني واني ام بوتنشيالاو ايرا بو ايرا جاوزني خالة لقال او خالة ايه اما على فيا على جاوزي او هنا فيا على فيا كوابو فيا كاتا تشان يجوزينا وكاتا لاندا 2 باي ابسيلون 0 بي لسر اي كوابو لاندا كاتا 2 باي epsilon 0 ln b a يعني لاندا كده ما في اللي رادا بيرتشو في اللي رادا بيرتشو اوكي كاو بينين او لاندا بينين اللي رادا يبني كاو اي اكاتا اما ماشي اي اكاتا اما يسبين لقلم يا سايا كلكونا وين سي براوديك في اي ار انيا كاو اما يكسان بيجلسر ار اما يكسان بيجلسر ار نكودي ار حركات شي اكسكي ال ان بي اي 2 باي سيجما ال وبشوز برجريه ما حسبه يعني مثلنا كمان بشوز ابو كم ايمن دوزي وهم ثاني من برجريه شي حسب كين ببي سيجما كوندكتيفيتي ام متالا و هنا كانيان من راديوس كانيان ودريشك يما ما زانين يعني مش زانين ما دايفرجنسي اي يكسرنا ب جاتي اي اما ما يساي جوسر لجاتي اي توانين شي دابلين جي لسر سيكما وانيا جاتي اي توانين ودابلين فورموليا كم كانوا يسيبوم وانيا كوابو اما كاتا اما كتانا يعني برين اما كاتا دايفرجنسي يك لسر سيكما دايفرجنسي جي لكاينا ستيتي كارنتا
طبعا بدأني كالرو صفر كابو دايفرجنسي اي و دايفرجنسي جي يكسان بصفر. ئێستا مانەوێ ئەم فۆرمولەی کە لێرە باسمان کرد پروف بکەین. چۆنەوە یەکسانە بەوە ڕاستە ئەتمەڵەن لە قۆناغی یەکیشان لە ئەلکتریسیتیە شتێکی وە تا خوێندووە بەڵام ینی چۆن بزانیشین چۆن. مهمە بەسەری تۆ وای دابنێ ئەمە دوو دانە پلێتە لایەکی ناقص لایەکی زاید دەکرێت فیڵدێکی لێرە هەیە وانە. ئێستا بۆ سیستەمێکی ئاوا کام لە ناقصم دوای دابن ئەمەیان لە وی یەکسان بە سفرا بێ ئەمەشیان لە وی زیرۆ بێ ئەلی پۆتێنشیاڵەکە ئێمە وی زیرۆ بێ ئەمەیان وی یەکسان بە سفر بێ. یعنی ئێمە بە ئاسانی توانێمە بنووسین ئەمە فەرزکەمە تەوەریزەتە ئەم تەوەریزت بم ئاڕاستە ویژت یەکسانە بە وی زیرۆ لەسەر ئێڵ بۆچی ئێمە ڕاستە چونکە ڕێک لەم هینا ینی لەم بۆندری کۆندیشنانە سدقەکە کاتێکە ئەمە لێرەوە تا ئێرە بڵێن ئێڵ بێ لێرەوە تا ئێرە کە ئێڵ بێ ویزە کاتە وی زیرۆ لەسەر ئێڵتمەشا ئەگەر لێرە ئەگەر زد سفر بێ ویە کاتە سفر زد سفر ویە کاتە سفر زد ئێڵ بێ ویە کاتە وی زیرۆ کابوو ئەگە بێ لاپلاس ئێکوێشن بۆ ئەمە حەل بکەی ئەمە یەکێ لە جوابەکانتە بە ئاسانی دیارە. ئێمە یەکەت بی یەکە دەکاتە چی یەکەت تەبانەکاتە ماینەس گرادیەنتی وی پۆتێنشیاڵەکەت گرادیەنتی ویش بەدە لەسەر زەدەنی بە پێی زد دای پتاشە و لە ئاڕاستی زەدە دای بنێ کاتە ماینەس وی زیرۆ لەسەر ئێڵ کۆ یەکەی تووشە کاتەوە. ئێستا وای دابنێ ئەمە لێرە تۆ ئەلکترۆنێک هەرچیەک بارگەی لێرە بێ بۆ ئێرە باشە بزانێکی خێراییەکەی بە چ شێوەزەکە چونکە لە کۆتاییە جێی بەندە لەسەر خێرایی ئەو ئەلکترۆنانە نیە و بارگانەکە ئینە گۆزنەوەی بەندە لەسەر ژمارەیان بەندە لەسەر خێراییان بەندە لەسەر شتانە باسیەکەی دەست دانی خێراییەکان چۆنە بێ ئەگەرمە درێژیەکەی بڵێن لاندا بێ ئەم لاندە و لاندایی پێشوونیە لاندای چارجنی ئەمە درێژی لێرەوە تایرە لاندا بێ ئەو کاتێکەکەی بە کاتە دوو لاندا لەسەر ئێ وی ئەوێرەجی دەکات یەک لەسەر دوو ئەیتی ئەمە چونکە ئەیتی زاید وی زیرۆیە وانە میکانیکەوە ینی وی سانەویە کاتی ئەیتی زاید وی زیرۆ ئەگەرێکیان وی زیرۆ بێ ئەگەرێکیان سفر بێکیان ئەیتی بێ کۆی کەیتەوە دابەشی دووکەی کاتە ویە بەرەجی تر ئەگە سەرەتاکە سفر بوو بێ دوای تیە کاتە ئەمە کاوبوو دوای تیە کاتە ئەیتی دوای کاتی تی خێراییە کاتە ئەیتی کەەوە بوو ئەوێرەجەکانە کاتە ئەمە پلاس سفرەکە کە کاتە ئەمە لە جاتی تیەوە دابنێ ئەکاتە ئەمە وی ئەوێرێج ئەکاتە ئەمەی کە لێرە ئەمانە هەوی ئەوێرێج گرێدراوە بە کۆرسپۆندە لەگەڵ ڕەگی ئەی تاودان ئەکسلەرێشن خۆی پەیوەندی بە فۆرسەوەیە فۆرس پەیوەندی بە ئیەوە هەیە کۆ بوو وی گرێدراوە بە ڕەگی ئیەوە وی گرێدراوە بە ڕەگی ئیەوە بەڵام وی گرێدراوە بێ بە ڕەگی ئیەوە کەوا بوو ئای خۆی گرێدراوە بە ویەوە خێرایی ئەو بارگانەوە کۆ بوو ئای گرێدراوە بە ڕەگی ئیەوە شتیوەمانی من نییە کۆ بوو ئەمە ڕێگەکەی نییە ئەم ڕێگە ڕاست نییە. ڕێگەیەکی ترەوەیە کە تۆ مەسەرەن کۆمەڵێ ئەلکترۆن کە بەناو ئەم وایرەکانە هەشتێک کارۆن باشە بەرکەوتنیان لەگەڵەکە هەیە و لێرە شتێ دروستێ بنای درەفت جولیسیتی بزانکە ئەو دەرێسیتیە بدۆزینەوە کە بریتە لە خێرایی سێرماڵ ینی بڵێن چونکە بەرکەوتنانە کاکەون لە یەک گەرما دروستەکەن و خێراییەکە زۆر کەمترە لەوەی کە لە سەرەوە باسکراوە. کاتێک کە پێویستە مەسەرەن بڵین ئەم مەودایە ببڕێ لاندا یەکسانە بە لاندا لە سەروی سەرماڵ
وای دانین هینەکەت هینە باشە تێکرایەکی خێرایەکی بشۆزە V average یەکسانە بە 1 لەسەر 2AT باشە V تێرماڵ ئەم V تێرماڵ یعنی بڵێن ئەو دەرەفتولێسیتیە کە یعنی تایمی نێوان بەرکەوتنەکان ئەم تایمە تۆ هەرچەند خێرایەکانە زیاتر بێ تاوی بەرکەوتنەکانت کەمترە چه خێرایەکە زیاتر بێت تاوی بەرکەوتنەکانت کەمترە هەرچە خێرایەکە کەمتر تاوی بەرکەوتنەکان زۆرتر من خۆی خێرایی زیاتر تایم بچووکتر خێرایی زیاتر تایم بچووکتر هەرچە خێرایی زیاتر تایم ئەوان هەرچە خێرایی زیاتر بێ تایمەکە بچووکتر یعنی زووترە کەونە یەک وارچە خێرایەکە گەورەتر بێ تایمی بەرکەوتنەکان هەرچە خێرایەکە بچووکتر بێ ئەوان تایمی بەرکەوتنەکان گەورەترە بێ هێوە شەڕوە ناکەونێت کەوابوو V average ئەکاتە 1 لەسەر 2AT لەداتیەوە تیەوە دانێن ئەمجار کاتە لاندا دابەشی V سێرما ئەو کاتە وەرە ئێرە J گرێدراوە بە Nەوە N number of molecule per unit volume یعنی ژمارەی مولکیولی هەیە مادەیەکە لە کۆنە مولکیول دروست بووە ژمارەی مولکیولەکانتە F چییە؟ ژمارەی فری ئەلکترۆنەکانە لەگەڵ F سەرا فەرقیە ژمارەی فری ئەلکترۆنەکان لە هەر مولکیولێکە لەلایەکی ترەوە J خۆ بەندە لەسەر بارگەی ئەلکترۆنێکی تر کەوابوو J بەندە لەسەر ئەمە و خێراییەکەیش باشە یعنی J یەکسانە بە NFQV average هەلا تامێ NFQ لاندا سەر لە ساتی V average چی دانین ئەوە دانین 2V سەرەوە دابنین ئەوە هێنینە ئالێرە ئەمە هێنین لێرە داێنین N هەیە F هەیە Q هەیە لە جیاتی V average لاندا لەسەر 2 سێرماڵ ئەو ئەیەکەش دێتە ئێرە ئەیەکیشمانە لە جیاتی ئەم ئەیە بەپێی یاسای 2 میلیۆن نەتوانین بنووسین F لەسەر M ئەوە داوان ئەو وەختەکانە F یەکسانە بە EQ لای بنین کەوابوو کاتە ئێستا J یەکسانە بە ئەمە کەڕەتی E کەوابوو لەو تعریفە سەرەتاییەوە کە J یەکسانە بە پەیوەندی بە ژمارەی هینەکانەوە هەیە بڵێن ژمارەی ئەلکترۆنەکان ژمارەی مولکیولەکان ژمارەی ئەلکترۆنەکان لەناو مولکیولەکە بارگەی ئەلکترۆن و ئەوانە خێراییەکەیان ئەوێرەجی خێراییەکەیان J پەیوەندی بوانەوە هەیە وەلەداتی خێرایی ئەوەی سەرەوەماندانە کەەوە شتێکمان بوو دەسەکەوی بەم شێوازە وی سێرماڵێنی ویەکە ئەو ویەیە کە بڵێن ئەلکتریسیۆن نییە بەهۆی گەرمبوونەوە ئەلکترۆنەکان خوان جوڵێکیانەیە ئێستا ئەو گەرمیات گەرمای ئاسایی ژوورێ بێ یان گەرمکردن بێ بە ئەلکتریسیۆن دارە دەنیە ئەو وی سێرماڵەوەیە ئەمە ئایسەکانی پێشوتمان J یەکسانە بەچی بە سیگمایی کەوابوو ئەمە سیگمایە کۆنداکتیڤیتێکی تو ئەمەیە بەندە لەسەر NF لاندا لەندە درێژەکەیەتی بارگە دووجا 2M بارستایەکەی بارستای ئەلکترۆنەکان و إلى الأخير کاتێکە بەرکەوتن هەبێ گەرما دروستێ بێ گۆڕکە نجامە بێ ئەمانەیە P پاوەر یەکسانە بە VI و ئەمەش دەزانین یەکسانە بە I2R کە ماڵەن جۆل هیتینگ لاو یاسای گەرمکردنی جوول باحاڵۆنە شتی زۆر کۆن سەرەتایی نەیزانێت شتێک کە زۆر ئەپلیکیشنی هەیە زۆر بەکاردێ ئەلکترومۆتیڤ فۆرسە تۆ زانی مەسەڵەن بڵێن بەرحاڵ کارەبا لە شوێنێکەوە دروستە بێتتر لە باتریەکەوە لە ئەو باتری خۆی هۆکارەکەی هەر شتێ بێ هۆکارەکەی ئەکرێ بە هەر شێوازە کار بکەیت کیمیکال بێ سێرماڵ بێ بە هەر شێوازە کار بکە ماقڵ سەروانەوە نییە بەڵام ئێمە تا خۆتان زانین باتری چۆن کارەکەین بڵێن باتری ئەکرێ بە شێوەی کیمیکال کارکە کرێ بە شێوازی تێرماڵ کار بکە یان هەر بە شێوازێکی تر کە ڕێکە پێدرا
بەرحاڵ کە تۆ باترێکە هەبێ لە جەمسەرێکی ئانۆد و کاتۆدت هەیە تەزوویەکە بە وایرە تێپەڕە بێ گوڵۆپێت وەرە داگیرسێنە بە هەڵە وایرێکی بەشەوە تێپەڕە ینی ئایا دێتە ژوورەوە ئایا ئەڕواتە دەرەوە ئەم ئایا ئەم بڵێن ئەم تەزووە دوو جۆر هێز کارەکاتە سەری یەکێ هێزی ئەم باتریەکەیە کە ناوێنین FES هێزی خودی باتریەکەیە هێزی خودی باتریەکەیە کە ناوێنین FES و یەکە ئەلکترۆستاتیک فۆرس ینی هێزێک لێرە تەوان لێرە کارێن فەرق لە بین UF ناکەین بە خااتری ئەوە کاڵێن ئیش مەبەسمانە و هێزەیە کە کارە کاتە سەر یونیت ئۆف چارج ینی یەکەی بارگە بەرحاڵ ینی سکانم تەزوە کە لێرەوە دێت ئەم تەزوە لێرەوە دی لێرە دێتە دەرەوە بەهۆی ئەم ئەلکتری فیلدەوە هات کە لەم عالم مەزاینا هینە لە وایەرە یعنی بنا لە مەتاڵە لەو شوێنانە کە ئەچەمێتەوە یا تیژە بێ بارگێکی زۆرتر کۆبێتەوە کۆبێتەوە تریفڵێکی زۆرتر دروستە بێ تریفیلدە ماشاکە لاردوەوە پاڵانە بەملا پاڵانە بەملا ئەنی لێرەوە کەم کاتەوە لێوە زۆریەکە یا بەعکسەوە لێرەوە کەم کاتەوە ئەنی ئەمە ئینەکەی ئێتر ئی ئەوت لەگەڵ ئینە ئەکرێ یەکسان نەبن بەهۆی چی و بەهۆی ئەلکتری فیلدە ئەلکتروستاتیک فۆرسەوە کە دێتە ناو کارەکەمانەوە ئێمە زانین ئەمە سفرە چکە لێرە جارە فعلا نەگەشتین بوو مەرحەلەی یاسای فارادەی لێرە تۆ هینێتەیە ستێدی کارنت هەیە ئیDL یەکسانە بە سفر ئەو کات F.DL ئەمە لەرەها F.DL ئەنی دەسەر سوورێکی کارەبایی ڕاندی سرکەتێک دەسەوە سرکەتەکەی تۆیە ئەڕان سرکەتێکە حەسێ بکەین ڕاوە سرکەوتە ئەمەیان سفرەکە ئەمە یەکسانە بەمەێنە ئەمە ناوەنین ئپسیلۆن ناوێنین ئپسیلۆنی کە ئەمە ناوی ئەلکترومەتیک فۆرس یا EMF تۆشاکەن دوو هێزمان هەیە هێزێکی سۆرسەکەیە هێزێکی شینی ئەلکتروستاتیک فۆرسەکە لێرا دروستە بێ ئەمەیان کە دین ئەنتیگرال لەسەر سوورەکە حساب بکەین ئەمەیان سفرە بەس ئەمەیان نامێنێتەوە ئەمە ناوەنین ئەلکترومەتیک فۆرس کە یەکسانە بە هینی کاریگەری هێزی بڵین پاتریەکە بە پرشانیەدە بەهەرحاڵ ئین ئەن ئایدیال سۆرس کاتێکە بڵێن ئایدیال سۆرس هەبێکە نت فۆرس یەکسانە بە سفر ئەو کاتە ماینەس FS یەکسانە بە E و سیکما ئەروا بەرە و ئینفینیتی ینی ئەو کات ماینەس FS ڕێک یەکسانە بە E ینی ئەو ئەو کات گەیەنەرەکەت و پرفکت بەرحاڵ V یەکسان بێ بە لەسەر لەجاتی سوور بە حدودی هەبێ لەسەر سوورەکە کە سفرە بەس حدودی هەبوو ئەگە حدودی هەبێ لە شوێنێک بە شوێنێ V یەکسانە بە ماینەس A بۆ B E.DL باشە E یەکسان بوو بە FES تانێ کاتە ما کاتە ئەمە بۆ چێ کاتامە چونکە لە دەرەوەی ئەو شوێنانی تری کە لە شوێنێکەوە بۆ شوێنێک لە ئێوە بۆ بی بڕێکەکە بەڵام لەو شوێنانەی کە هینەکەی لێ نیانی بڵێن ئەو شوێنەکانی ترکەکەوێتە دەرەوەی ئەمە دەرەوەی AUB خۆی ئۆتۆماتیکی سفرە FES سفرە کەوا بوو سوورەکەت FS.DL یەکسانە بە ئەمە سوورەکە شارەکاتەوە فەرماکە چونکە ئەو بەشارەتی سفرەکانی لە سوورەکە سفرەکە کەوا بوو لە ئایدیال سۆرسە FS یەکسانە بە E ینی ئەوەی کە ڕۆڵە بینێ ئامانەیە ئێستا با بچین بۆ حاڵەتێکێکە جێنراتەر ینی بڵێن
ڕێک جنراتۆر یعنی بڵێن مۆلیدا منتەقەیەکت هەیە مەگنەتیک فیلدێکی تایە یەک دانە تەلت هەیە بەم شێوازە بەسووتە بە بەرگریەکەوە ئەم تەلە بەشێکێتە ناو مەگنەتیک فیلدەکەەوە بەشێکیشی لە دەرەوە ئێستا ئەم تەلا جوڵێنی مەنی بەم لا یا بەم لا گرنگ نییە بەحاڵ ئەی جوڵێنی کە جوڵاندت لەنەوە ما تەزوو دروستە بێ یعنی ئەم بەرگری گەرمە بێ ئەمە چۆنی شەکە ینی بڵێن کە ئەنی تەزوو دروستە بێ بڵێن بەهۆی هێزێکەوە لێرە دێتە ئاراوە ئەو هێزەوە لێرە تەزوو دروستە بێرەوە تێرە ئەی بی بێ لێرەوە تا ئێرە ئەی بێرە بی بێ ئەلەرەوە تا ئێرە ئێکس بێ ئەمەی دی بێ ئەوەی سی بێ ئەنی وا دامەنەوە هێزێکە کارە کاتە سەرمتە لە بەهۆی ئەم مەگنەتیک فیلدەوە کە ئالە منتەقایە مەگنەتیکەکە بەس لە منتەقایە کاتێک QVB چونکە یونیت چارجە ئەو کیوە واز لێنین هەرکاتێوی کەڕەتی بێ ئەلکتریک فیلدە لە ئارەدانێ بەس مەگنەتیک فیلدەکەیە یعنی لەو یاسای لۆرنسا کە لێرە باسمان کردەوە تا لێرە هەیە چاودێری پێشوەتەوە دوو چاودێر پێشوو چاودێری پێشوو ئەمە ئێمە نییە بەس ئەممانەیە دەوی کەڕەتی بیش و بیستونە لەسەریە گۆشەی نێوانیان نەوەدا کەوە کێشەمان نابێ هەر بە سکالێری داێنی هەر بە سکالێری داێنی ئەو وەختە ئێپسیلۆنێ کە ینی بڵێن ئەخلێرە ئالرامە توانەمە گەرمە بێکەوە بوو لێرە تۆ ئیلکترۆمۆتی فۆرسێکە هەیە ئەپسیلۆنە ئەمە چۆنیشەکە لەسەر سوورە ئفی ماگنەتیک دۆت دیL باشە دۆت دیL ئەوانە ماگنەتیک فیلدە جوێنی فۆرمە ئفی ماگنەتیک دۆت دیL ئەم دیڵە ئەمەی هەیە ئەمەی هەیە ئەمەی هەیە لەسەر ئەم دوانە سفرە گۆشەی نێوانیان نەوەدا لەسەر ئەم دوانە سفرە لەسەر ئەمە ئاوەڕێک ئەکەوێتەوە سەرخۆی کەوا بوو ئەکاتە VB کەڕەتی H ئەگەر لێرەوە تا ئێرە HB ئەکاتە VB یعنی بڵێن VB کەڕەتی دیڵەکە دەکاتە H چونکە ئەم لەسەر ئەم دەوەی لەسەر ئەمەیان سفرە کەوا بوو ئپسیلۆنەکەی تۆ یەکتیموتی فۆرسەکەی تۆ ئەکاتە ئەمە ئەو وەختە لێرە شتەیەکی تری شەیە ئەو زۆر گرنگە دقەتکەن ئێمە شتێ تعریفەکەین بە ناوی فلۆکس مەگنەتیک فلۆکس دەکاتە چی کاتە B دۆت DA باشە بیەکەت کۆنستانتە وەک لە تعریفەکەمان ناوە بیەکە دێتە دەرەوە لە ئەنتیگرالەکە کەوا بوو DA-یەکە تەمێنێتەوە DA-یەکەی تۆ چەنەکە ئامەیە ینی ئەنتیگرال DA-یەکەی تۆ کاتە ئەمە ئەمە چییە نەکەی ئکسە پانیەکەی ئکسە درێژەکەی H بوو فلۆس کرێ BHX ئێستا بەپێی چکوتمانەمای جوڵێ ئەمە ئەجوڵێنین کەوا بوو بەپێی تایم شوێنەکەی گۆڕێ ئەم ئکسە بچووک و گەورە بێتەوە کەوا بوو دیفی بە دیتی کاتێ BH DX بە دیتی DX بە دیتی ناوێنین ڤێلۆسیتی مش ناقسێ ئەو ناقسە لەکوێوە دێ ئەو ناقسە لەوێەوە دێ کاتێککە لوپەکەی تۆ جوڵێنی بەرەو ئێرەوە دێ بەروێرەوەی هێنی یعنی فلۆکس کەمەکە ناقسە لەوێەوە دێ فلۆکسەکەت کەمەکە بەرەو دیکریزە چکە تۆ ڕوبەرەکە بچووکەکەیتەوە کە بەرەو ئێرەوە دی ڕوبەرەکەت بچووکەکەیتەوە کە بەو لا بڕۆ یعنی بەعکسی نەکەوەیە بەرەحەڵ ئەمە ئەها BHV دەدی ئەمە خۆ لە پێشتری شەمان بوو چی بوو ئەوەت ئپسیلۆن بوو کە بوو ئپسیلۆن ئەکاتە ماینس دیفی بە دیتی یعنی ئەلکترۆمۆتیڤ فۆرسەکە بوو ئەلکترۆمۆتیڤ فۆرسەکە بوو کەوا بوو گۆڕانی فلۆکسی مەگنەتیک فیلدێ بەپێی تایم ئەلکترۆمۆتیڤ فۆرسێکم بۆ دروستەکە ئەلکترۆمۆتیڤ فۆرس ئەمە ژێربەنای کاری هەموو
ئەو سەد و ژەربەدە کاری کارەبای نوێیە ئەمە بۆ شێوازیش کارەبای نوێ بەم شێوازێژەکان جگە لەو باتریە کۆنەکان هەموو بەم شێوازێشک جگە لە باتریەکان هەمووی شەکانیان بۆ شێوازێ کە بە ناوی ڕێسای فلۆکس فۆر بڵین موشنال EM ئێلکترۆمۆتیڤ فۆرس. ئێستا نمونەیەک بە باسکەین لێرە نمونونەکەمان ئەمەیە ئاما سوورەتەوە ئەمە دیسکێکە ئەسوڕێتەوە بە خێرایی ئۆمەگە مەگنەتیک فیڵدێکی لەسەرە بەم شێوازە لە مەگنەتیک فیڵدەکە ئام دیسکە سوڕێتەوە ئەمە بەهۆی دروستبوونی ئێلکترۆمۆتیڤ فۆرسێک کە بێ بەهۆی ئەوە کە بەڵێن ئەلکترۆمۆتیڤ فۆرسە ئێلکترۆمۆتیڤ فۆرسەر ڤۆڵتیەیە کەدار کوی لەسەرم ئەمە لێرە ئەم ڤۆڵت لێرە ئەم لەسەرم بەرگریە ئار یعنی گەرمە بێ ئایەکە چەنەکە ئای چەنێک ئەمە سوورەتەوە باشە ئیفی ماگنێتی یەکسانە بە V کەڕەتی B سکانە تۆ کە یەک دانە کارنتی بچووک لێرە لە بەرچاو بگری کارنتێکی بچووک باشە کارنتێکی بچووک ئاوا دروستە بێ جرب أقوم سروني برحلة ما صورته إسكاني على كبر كرر جبت شو كان حلقة لنا بشو لزرا بقين أم فيا كاتت شيء كات أوميجا إس أوميجا ك أم فيا مانية هي همانا أوميجا أوميجاش كرتي راديوس كاتت شيء كاتا أما أوميجا إس باشا أوش بيا كي وكاتا أما فورس per unit of charge كيف كمان نمشي أوميجا إس بي تلو ديالا معلومة كاتبه بلا بس نيجي تو كاتشني أما حلقة بس تو إنفينيتي حلقتي يعني اللي رواتي را حلقتي كو إفي ماغنتي كراتي دي إس إبسيلون إس كاتا إبسيلون كاتا كاتا للصفر وبو أي وداني أوميجا كي جت دروا بس إسكينة دروا إس دي إس أوميجا بي وكاتا تيراليا ما كاتا إس 2 كاتا صفر وبو كاتا أوميجا بي أي دو لسر دو كو سلوكو دوزيو آركتها وآربيني آية كاتا إبسلون لسر آر وتزوكا ودوزلتها كاتا أوميجا بي أي دو جاك الراديوسي أويا تابشي دو آر فاراديلوتشي وتوان إبسلون كاتا إلكتروموتيف فورسا كاتا ماينس دي في بديتي كفي بريتي ولا فلوكس ماغنتيك فلوكس ببي تايم كبغوري إبسلون دروسكا نها على A changing magnetic field induces an electric field. أو بيانا فارادي الله. قران لمagnetic field دا هاني دروزبون يعني induce هانداني دروزبوني توزان هاني دروزبوني electric field كده. يا electric field دروسكا. بلام يبصيرون كتشيبو أما بو. E dot dl. يكسانه بماينس دي في بديك لجاتي في جيبنو سوا بي دوت دي اي بسرو تاريخ ماك اما كابو اي دوت دي انا كاتا ماينس دي بديتي بي دوت دي اي وداني روبركا لتايما كونستانتا اويكا غورتنها بيا وداني روبركا مان كونستانتا كابو دي بديتي كده تسال بيكا كاتا روندي بي باروندي تي دوت دي اي E dot dl يكسانا minus رون دي بي برون دي تي دوت دي باشا لو ياسا يعني كلا شابتر يكا خدمان او كاتا رون دي يعني ولا كيرلي E دوت دي اي minus رون دي بي برون دي دي اي دي كان لدي كان بروا كاتا كيرلي يكسانا بماينس رون دي بي برون دي تي لبيرتانا كيرلي يكسان بو بصفر لشابتر كاني بشوا بل يرى بو بچي minus رون دي بي برون دي تي چونك بي كونستانت بو يا بي مان هر نبو كبي نبي يا بي كونستانت بي طبعا ركاتي كيرلي يكسانا بصفر بلا ميسات مشاكل كيرلي بو بچي ماينس رون دي بي برون دي تي تر صفر نيا يسور نو بو كومالا ياساكا دايفرجنسي اي يكسانا برولا سر ابسيلون زيرو كيرلي كبيش صفر بو سبو بچي ماينس رون دي بي برون دي تي
ئەم یاسایشمان هەیە کامە بە خۆی بێنێتەوە جارێ ئەم کێرلی بی یەکسانە بە میو زیرۆجی یاسایان بەر زاید ئامێتری شیە بێ لە درێژەیە چاپتێرە پێ زیاد